ئێرە پردی دەربەندی ڕانیەیە بەهۆی پێنەدانی پارە بە کۆمپانیای جێبەجەکار نزیکەی مانگێکە کارکردن تێیدا وەستاوە. ئەو هاوڵاتیانەی لە ڕێگەیان پردەوە هاتوو چۆ دەکەن دەڵێن پردە کۆنەکەی دەربەند هەموو کات مەترسی لەسرە، بۆیە بە گرنگی دەزانن ئەم پرۆژەیە زوو تەواو بکرێت. هاوڵاتیان پێویستیان هەیە کە ڕۆژانە بار بگوازنەوە بۆ سنوورەکەەوە سنوورەکە ڕانەوەستێ لە ئاوەدانکردنەوەوە ناوچەکەش ناوچەیەکی کوشت و کاڵی گرنگە و باری قرس لە باری گەنم و دانەوێڵە بەسەر ئەم پردەدا تێدەپەڕێ بۆ ئێمە ترسێکی یەکجار گەورەی هەیە. ئێمە چاومان لەوەیە کە حکوومەت بە زووترین کات ئەم پردەمان بۆ تەواوکە. ماوێکی زۆرە ڕاگرتووە کات دستانانی شیر دەکەن کاتێکی شیرێ دەکەن بەفر و باو بارانە یعنی کاتێکی شیرە دەکەن دەبوو ئێستاکانی شیان لێ کردبا ئەنی ئێستا نە بارانە نەهیچ هەمووی شێکی لێ دەکرێت ئێستاکی شی لێ بکەن. زۆر ڕۆژان من بەسەری دادێم شوێن تێدا چاڵی تێدا عنی باوەڕەکەی سارە لەنجەی دەکات دەڵێ ئێستاکانە دەبەر دەبێتەوە بەس ناوەناوە دێم ناو پردەکۆنەی تەعمیر دەکەنەوە توندی دەکەنەوە. بەڕێوەبەری ئاوەدانکردنەوەی ڕاپەڕین هۆکاری وەستانی پرۆژەکە بۆ نەبوونی پارەی نەختینە لە بانکەکان دەگەڕێنێتەوە. بەداخەوە بەهۆی نەبوونی نەختینە لە بانقەکان و سەرف نەکردنی شایستەکانی کە ئێمە ماوەی 4 مانگ دەبێ چەکمان بۆ کۆمپانیاکە کردووە کە پارەکەی وەربگرێت ئەو کارانی کە کردوویەتی وەکو پێشینە بۆمان سەرف کردو پارەکە وەربگرێ، بەڵام تا ئێستا ئەو پارەی بۆ سەرف نەکراوە ئەوەش بوو بەهۆی ئەوەی کە پرۆژەکە لە ئێستادا بوەستێت. ئەم پردا ئیدارەی ڕاپەڕین و ناحیەی بنگرد و قەزای دوکان بەیەکەوە دەبەستێتەوە و تا ئێستا هیچ کەسێک دیزایانی مۆدێلی پردەکەی نەبینیوە. بڕیاروا بوو لە ماوەی 18 مانگدا ئەم پرۆژەیە تەواو بکرێت، بەڵام زیاتر لە 20 مانگ تێپەڕیەوە بەسەر دانانی بەردی بناغی لەلایەن سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستانەوە نزیکەی مانگێکە بەهۆی نەبوونی پارەی نەختینە لە بانکەکانەوە ئەم پرۆژەیە ڕاگیراوە کە پرۆژەی پردی دەربەندی ڕانیەیە. ڕۆژی 13 دەی 2020 سەرۆکی حکوومەتی هێرم بەردی بناغی پردی دەربەندی ڕانیەی بە گوژمەی 12 ملیار و 580 میلیۆن دینار دانا و ڕایگەیاند لە ماوەی 18 مانگ ئەو پردە تەواو دەکرێت. گەرچی تاکو ئێستا 65 پرۆژەکە کاری تێدا کراوە و زیاتر لە 20 مانگیش بەسەر وادەکەی سەرۆکی حکوومەت تێپەڕیوە و پرۆژەکە تەواو نەکراوە. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.